لە ماسە باسی کەم تەرخەمیە و خەم ساڵی گەنجێ کرد. هۆکار زۆرە بۆی کە گەنجەکان بەداخەوە لەم ڕۆژگارەدا ئەبینین یعنی خەم ساڵیەکیان پێوە دیارە یاخود ناتوان شان بدەنە بەر پرسیارەتی. هۆکارێکی دیار کە بۆ بە دیاردە بەکارهێنانی تەکنۆلۆژیایە. گەنجی وە ئابینی هەتاوەکو نوێژی بەیانی هەتاوەکو دەنگتریش خەریکی پۆبجیە، خەریکی فەیسبووکە، یعنی وای کردووە کە ئیشکارەکانی تەحتیل بوون، یعنی هیچ ئامانج و هەوڵێکی ناتوانێت لە ژیانەوە دەست بێنێ. ئامۆژگاری بەڕێز شێ بۆ ئەو گەنجانەی کە تەکنۆلۆژیا ئاکرێت سوودێکی باشی هەبێ، بەڵام ئەوان زەرورەمەندن لێ. خۆی ئێمە یعنی هەموو ئەو شتانی کە لە ژیانی ڕۆژانەمانە ئەگوزارێ هەر سەردەمە و سەردەمیەکە کە کۆمەڵێ تەحەدیات و کۆمەڵێ فیتنە و کۆمەڵێ خێریشی تایە. یعنی تەکنۆلۆژیا ئەگەر ئینسان بە نمونە لە ڕابردووە ویستبایی مەسەرەن بچێ لە مزگەوتێک لە لای مامۆستایەک فێری عیلم و دین بێ، یاخود بیستایە بەحسێکی علمی لە دوو توێی 100 کتێبا دەری بکە، ئێستاکە لە ڕێی ئەو وەسائلانی کە بەرجەستە لە تەکنۆلۆژیا و لە ژیانی ئێستەی ئێمەیە زۆر بە ئاسانی شت دەست ئەخا. بۆیە بۆ گەنج بەهەشت و دۆزەخی لە گیرفانی خۆیەتی. یعنی قەنەعەتم هەیە پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام کاتێک بە ئەبوو دەردە ئەفەرمێ ئین لربک عەلەیک حەقا ولأهلک عەلەیک حەقا ولنفسک عەلەیک حەقا. یعنی مۆبایل حەقی پەروەردگاری تایە و حەقی نفسی خۆشتی تایە و حەقی ماڵ و مناڵشتی تایە. یعنی چەندین جار یعنی ئینسان کە گەنج پێویستە لە مۆبایلە مافی پەروەردگاری خۆی بەدەست بێنێ، لە ناسینی پەروەردگار. ئەلحەمدولیلا بە سەدان جەلسە فێربوونی قورئان، فێربوونی سونەت، فێربوونی دین، گوێگرتن لە مامۆستایانی معتەبەر هەمووی لە ڕێی ئەنتەرنێت. و ئێستا ئێمە بەرنامە تۆمار ئەەکەین، خۆمە کەناڵێک نییە دەعوام بکە، یعنی بە شتێکی جوهدێکی بەشەری بە مۆبایل و بە چەند کامێرەیەکی متەواضع لە شوێنێکی متەواضع ئادانشین نە ئیتار و نەشتی پێشکەوت. و ئێمە ئەمە بۆ گەنج ئەەکەین. ئەگەر گەنج نەتوانێت گوێی لێ بگرێ، ئەگەر گەنج نەتوانێت لەم هەکبەیە هەڵگۆزێ و شتێ بۆ خۆی بنیاد بنا و توێشویە کۆکاتەوە، ئێمە بچین لەکوێ پێی بڵێن؟ یعنی ئێمە بە ئاسانی ئەچینە بەردەست ئەو دەی ئەویش ئەبێ شتێک بۆ مافی خۆی کە مافی قیامەتێتی، کە مافی پەروەردگارێتی، شتێ بۆ خۆی هەڵگۆزێ. و منیش ئەزانم یعنی ئێستا من خواخوامە کاتێکم هەبێ قورئانی تیا بخوێنم، کاتێکم هەبێ سەر لە کەسوکارێکم بدەم، پەیوەندی بە جەنابەت و چەند برایەکە بکەم، سیلەی ڕەحمی بکەم. بەڵام ئەزانم گەنج فەراغی زۆرە. یعنی ئەو بابەتە شەرعیانەی تیابێ گەنجە ڕەنگە چەند دقەیەک حەزکا ئەتاری بکە، چەند دقەیەک حەزکا سەیری شتێکی تەرفیهی بکە کە حرام نەبێ، بای ئەوەی تایە ئیسلام جێتیا بێتەوە. بەڵام کابرایەکدا ئەنشێ هەتاوەکو سێ بەیانی خەریک تیکتۆک و فەیسبوک و لە لایڤی ئەم خەڵکی فاسق و فاجر دەرەچێتە لایڤی ئەوەکە و لەوە کاچێتە ئەوەکە و مایک وەرەگرێت جنێ و بە ناموسی خەڵکەدا تا سێ نیوە ڕۆژ ئەخەوێ، سێ چوار فەزیشی لەسەر ئەفەوتێنێ. ئەمە یعنی چ مافێکی پەروەردگاری وەرگرت، چ شتێکی کرد بۆ قیامەتی خۆی. وە قسەگەلێکی تریش زۆرن، بەڵام نەکتەفی بهذا القدر.